بەیتان باشیت بەسپاس. دوای ڕۆژەکانی خزمەتێتی لە بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی خانوبەری دۆمی سلێمانی کە 15 ساڵە بەڕێوەبەرەتی زۆر باشە. لێرە بەدوا لەیلا عومەر لێپرسراوەتیەکی نوێی درایە کە دەست بەکاربوونێتی وەک جەگری پارێزگاری سلێمانی بۆ کاروباری کاریگەڕی و وها پۆستێک یەکەمین جارە ڕاستپاردەی خانمێک کرابێت لە مێژووی شارەکەدا. خۆشترین کاتی من بەڕاستی لە دایرەیە ئەو کاتانە بوو کە هەستم کردووە فەرمانبەرەکان دڵیان خۆشە، هەستم کردووە کە ئیشوکارەکانی هاوڵاتی وەڕێکوپێکی ئەڕوات کە کێشەنی لە دائیرە بەڕاستی کە مراجع لێمان ڕازیە. ئەو کاتانە بەلای منەوە خۆشترین کاتم بۆ لە دایرە. ناخۆشترین کات ئەو کاتانە بوو کە مەسەلەن کێشەیەکی هاوڵاتی بووە، مەسەلەن تۆ حەزت کردەوە بۆی چارەسەرکەی بەڵام بەپێی یاساکە نەتوانێت بۆی چارەسەرکەی تۆ ئیشەکەی بۆ بکەیت. هیچ سزایەکی کارگێڕیم نەبووە. هیچ تا ئێستا چەند جار چاودێری دارایی سەردانی بەڕێوەبەراتیمان کردووە، تەدقیقی ئەولیاتی کردوین وەکو بەڕێوەبەرۆک و لەیلا هیچ کێشەیەک و سەرپێچێکم نەبووە. چۆنن ئیشوکارتان؟ هەموو شتێ باشە؟ ماڵم ناوتان باشن شکر. بۆ خۆ دەگەرێنە زۆرمان پێخۆشە بەس بۆ ڕێشتەکەی تۆ سپاسدانەکەم. وەڵای تر ئەوە حیاتی وەزیفیە ئەتر دیارە نسیب و قیسمەتی من لەوە چێ هەرەوە نالێرە بوو بەزی شەڵایەتان دانابڕێم. لەیلا عومەر لە نێو کێبڕکەی چەندین کەسی دیکە ڕۆژی 28 ئەم مانگە هەڵبژێرا بۆ جێگری پارێزگار بەڵێن بۆ هاوڵاتیان و حزبەکەی دووپات دەکاتەوە دڵ سۆزانە ئەرکەکانی جێبەجێ بکات. لەیلا خان تا چەند ئامادەی بۆ بەڕێکردنی پۆستی جێگری پارێزگاری سلێمانی؟ بەڵێ من بەڕاستی چەند ساڵێکە لە ئیدارەیە، چەند ساڵێک لێ پرسراوەتیم هەیە و ئامادەم و باوەڕم بەخۆم هەیە کە بتوانم ئینشەڵا خزمەتی شارەکە بکەم و قسمەتی سلێمانی بکەم. خاتوو لەیلا لە ماوەی کارکردنی هەمیشە وەک بەڕێوەبەرێکی مەیدانی و ناو خەڵک و فەرمانبەرەکانی ناسراوە و بەشە زۆرەکەی چیرۆکی سەرکەوتنی دەگەڕێتەوە بۆ ئەو هۆکارە. لەیلا عومەر لە ساڵی 1975 لە شاری سلێمانی لەدایک بوو قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادەی بە سەرکەوتووی لە سلێمانی بڕیوە. ساڵی 1996 کۆلیژی یاسای زانکۆی سەلاحەدینی تەواو کردووە و ساڵی 1990 لە بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی خانوبەری ڕۆژهەڵاتی سلێمانی دامەزراوە. ساڵی 2000 بۆتە جێگری بەڕێوەبەری تۆماری خانوبەری ڕۆژهەڵاتی سلێمانی. ساڵی 2005 بۆتە بەڕێوەبەری تۆماری خانوبەری سلێمانی. ڕۆژی 28 حوتی ئەم ساڵ بەکۆی دەنگی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا دەبێتە جێگری پارێزگاری سلێمانی. ئەندامی یەدەگی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە ڕابردوودا ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی بووە. هەروەک هاوسەرگیری کردووە و خاوەنی 3 منداڵە. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.